جارێکتر ڕاستاڵتانە ببینەرانی عزیزی شارپێز بە ئاشەوەیکە ڕاستەخۆ لەگەڵتانم دیارە لە دوای ڕاگەیانی دەرەنجامەکانی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق کە لە 10 ئۆکتۆبەر ئەنجامدرا لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە پارتی دیموکراتی کوردستان گەڕێکی سەردانەکانی بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان دەست پێ کرد و سەردانی سلێمانی کرد لە سەردانی پێشوویداوە لەگەڕ یەکەمدا سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانی کرد و ئەم ڕۆژنەوەی 19 دیسمبر جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان و شاندێکی باڵای ئەو حیزبە سەردانی سلێمانی دەکات و لە ئێستادا لە دەباشان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوە گەدان و بە پێ زانیارانی دەستی شارپێز کەوتووە بڕیارەکە شاندەکە سەردانی بەشێکی تر لە هێز و لایەنە سیاسیەکانی تر بکات لە پارێزگای سلێمانی. ئامانج لە سەردانی ئەم جارەی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە لەماوەی ڕابردوودا دیارە پارتی دیموکراتی کوردستان پاکێجێکی تایبەت بەخۆی هەبوو بۆ ئەوەی کە سەرجەم هێز و لایەنە سیاسیە کوردەکان با یەک تیم بتوانن ڕوو لە بەغدا بکەن و لە بەغدا بە یەک تیم بتوانن داکۆکی لە مافەکانی گەلی کورد بکەن و کار بۆ دۆزی کورد بکەن لەوێ. دیارە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان بەمەبەستی گفتوگۆکردن لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی هاوکات هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ببورن لە مانگی نوێی ئەم ساڵ کە بڕیارە ئەنجام بدرێ هاوکات پۆستی سەرۆکۆمار کە یەکێکە لەو بابەتە گرنگانەی لە نێو شەقامی سیاسی عێراق و بە دیاریکاری لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە گەرمی باسی لێوە دەکرێت دیانێ ئەمڕۆ لەم کۆمونۆدا گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە بکەن. لە ئێستادا شاندەکەی پارتی لەلایەن فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەو حیزبەوە پێکاتووە و هاوکات شاندەکەی یەکێتیش لەلایەن پاڤڵ تالەبانی و بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو حیزبە پێکاتون دیارە لە ئێستادا لە پاڵ ئامادەکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە چۆن خۆیان ئامادە بکەن و ڕوو لە بەغدا بکەن هاوکات یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاڵی گۆڕانکاریەکانی دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە چەند ڕۆژی ڕابردوودا با چەند فەرمانێک کۆمەڵە گۆڕانکاری لە تەواوی بەرپرسی مەکتەب و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا لە مەکتەبی سیاسیەوە بۆ بەرپرسی مەکتەبەکانی تر کۆمەڵە گۆڕانکاری ئەنجام درراوە. ئەمڕۆ لە ئەو وەفدەی کە پێشوازی لە شاندی باڵای پارتی دیموکراتی کوردستان کرد لە لایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەشێک لەو فەیس و دەم و چاوە نوێیانە دەبینێکە لە ئێستادا لە ڕیزی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە نێو خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوکو خوێنی تازە بۆ شادەمارەکانی یەکێتی ناو دەبرێن. لەلایەکی ترەوە باسکردن لە پۆستی سەرۆکۆماری عێراق یەکێکی ترە لەو بابەتانەی کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا گفتوگۆی جدی لەسەر دیارە لە 10 ئۆکتۆبەر لە دوایەوە کە پاڤڵ تالەبانی لە دوای دەنگدانی خۆی لە ئەو بنکەی کە دەنگی لێدا بۆ دەستگاکانی ڕاگەیاند و بۆ میدیای ڕاگەیاند کە تاکە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆمار تەنها خودی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحەوە ئەو پۆستە ئیستحقاقی کوردە لە نێو کوردیشا پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت بۆ ئەم خولە پۆستی سەرۆکۆماری عێراق بۆ خۆی بەدەست بێنە یاخود ئەگەر بۆ خۆشی نەبێ ئەوە کاندیدی داهاتووی پۆستی سەرۆکۆماری عێراق بەدڵی پارتی دیموکراتی کوردستانەوە چەند هەوڵێکی لەسەر ئەم بابەتە داوە بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە لەلایەکێتی نیشتیمانی کوردستان یەکلا بۆتەوە تەنها کاندیدی ئەو حیزبە بۆ پۆستی سەرۆکۆمار خودی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحەوە هەردوێنێ ئیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر دڵی هیچ هێز و لایەنێکی سیاسی کاندیدەکانی خۆی و کاندیدی خۆی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق ناگۆڕێ و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا دەیەوێت کە بە لێکتێگەشتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان پۆستی سەرۆکۆماری عێراق یەکلا بکاتەوە. دەناوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان سوورن لەسەرەوەی کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح تاکە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. هاوکات بابەتی پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانێکی تر لە بابەتانەی کە لە مانگی نوێ ئەم ساڵ بڕیارە ئەنجام بدرێت لە ئێستادا باس لە چۆنەتی ئامادەکاریەکان و زەمینە سازی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان باسی لێوە دەکرێت و لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا بەشێکی زۆر لە
دەستگاکانی ڕاگەیاندن بانگشتی کۆبوونەوە کە نەکراون بۆ ڕووماڵکردنی کۆبوونەوە کە تەنها ئەو دەستگایانە نەبێت کە زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەمەش بەشێک لە ئەو تێبینیانە یاخود تێبینیەوە دەکرێت کە کۆبوونەوەکە تەنها کۆبوونەوەیکی تایبەت بێ و باز لە ئەو پرسانە بکرێت کە پەیوەندیدارە بە نێوانی ئەم دوو هێزە سەرەکیەوە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن و ئەمە دووەم خولە و دووەم گەڕی سەردانەکانی پارتی دیموکراتی کوردستانە لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و دەرچوونی دەرەنجامەکان وەلای هێز و لایەنە سیاسیەکان و ئەمڕۆژ لە دووەم گەڕی سەردانەکانیدا سەردانی سکەمانیان کردەوە چاویان بە هاوسەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتووە بە پێی زانیارانی دەستی شارپرێس کەوتووە بڕیارەکە سەردانی بەشێکی تر لە هێز و لایەنە سیاسیەکان لە پارێزگای سلێمانی بدات.